گەلی کوردستان لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاویە. لێرە لە سەنتەری هەناسەی 24 کاتژمێری 19 نەخۆشی تێدایە کاڵگری ڤایرۆسی کۆرۆنان. لەژێر چاودێری بەردەوامی پزیشکیدان و تا ئێستاش نزیکەی 402 سامپڵ وەرگیراون. ئەو کەسانی کە بە گومانی کۆرۆنا داخڵ کرابن 35 کەس بوون، بەڵام ئەوەی کە ئێستا لێرە هەمانە 19 کەسمان هەیە کە توشبووی کۆرۆنا بن. سامپڵ تەنها لێرە وەرناگرین لە کەرەنتینەکان لە شوێنانی دەرەوە بە شێوەی هەڕەمەکی لە کەرەنتینی ناوماڵ لەگەڵ ئەوانەی کە لێرەن و گومانی کۆرۆنایان لە یەکەین سامپڵ لە هەموو ئەوانە وەرەگرین. لەخوا بەزابێ ئەوانی کە لێرە داخڵ کراون هەمویان باری تەندروستیان جێگیرە. ئەمەشیان شتێکە قابلی مناقەشە نییە کە ئایا کۆرۆنا وجودی هەیە یان وجودی نییە، لەبەرەوە شتێکی سەرتاسەریە و ڕێکخراوی تەندروستی جیهانی کردوێتی بە ئیعلانیەوەی کردووە کە ئەمە نەخۆشیی پاندەمیکەوەتە لە سەرانسەری وڵاتانی جیهانە هەیە. دکتۆر جیاد ئیبراهیم یەکێکی دیکەیە لە پزیشکەکانی سەنتەرەکە ڕۆژانە چارەسەری توشبەکان دەکات. دەڵێ توشبەکان باری تەندروستیان جێگیرە و پێویستە میدیا بۆ بەرژەوەندی خودی خەڵک بەلاڕێدا نەبات. دۆخەکە جێگەی مەترسیە و پێویستی بە خۆپارێزیە. حاڵەتی پۆزتیف لە نەخۆشخانەکەمان هەیە و داخل کراون لەژێر چاودێری وردی تەندروستیان وەسپاس بەخوا باری تەندروستیان جێگیرە. بڕێکی زۆریان تەنها نیشانەکانیان هەیە، ئێمە زیاتر چاودێریانەکەین و لە حاڵی تەندروستیان ئەپرسینەوە. بەشێکیشیان نیشانەکانیان تایە ئەوانە خراون سەر پرۆتۆکۆلی چارەسەر کە لە پەسەندکرای وەزارەتی تەندروستیە و ئەوانیش سوپاس بەخوا تا ڕادەیەک باری تەندروستیان جێگیرە. ئەگەر بڕۆینەوە بۆ سەرەتای قۆناغی کۆرۆنا، کۆمەڵە کەسی هەلپەرست بوونی کۆرۆنایان قۆستەوە بۆ گرانکردنی بازار، بۆ نهێشتنی ماسک و دەستکێش و دەمامک، لە گرانکردنی بانزین، لە دروستکردنی ئەزمەی بانزین، لە نەمانی بڵێن خۆراکی ڕۆژانە گرانکردنی ئەوە. من واز دەکەم ئەمەش بەشێک بێت لەوە بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک لەلایەن کۆمەڵی ڕاگەنکاری نابەرپرس و بۆ شاردنەوەی کۆمەڵێک شتی تر ئەمە ئەکرێت. ڤایرۆسی کۆرۆنا ئێمە بڵێن و نەڵێن ڤایرۆسێکە هەیە وجودی هەیە، بەڵام ئایا چۆنە توندێکی چەنێکە ئەویان قسەیەکی زانستی هەڵەگرێ. من لە بیدایەتی ئەم حملەوە وتومە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و پێشتر هەبووە، ئێستاش هەیە، لە داهاتووشا ئەبێ. لە هەڵەبجا لە پاڵ پزیشکاندا کارمەندانی تەندروستی ڕۆڵێکی گەورەیان هەیە لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدا و ڕۆژانە هاوشان لەگەڵ پزیشکەکاندا چارەسەری نەخۆشەکان دەکەن. لە پارێزگای هەڵەبجە ئێستا 19 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراون. ڕۆژانە لێرە لەم نەخۆشخانەیەوە نەخۆشەکان چارەسەری پێویستیان پێدەدێت. چەندین سامپڵی دیکەش لە وڵاتیانی دیکە وەردەگیرێت و ئاڕاستی سلێمانی دەکرێن بۆەوەی ئەنجامەکانیان یەکلا بکرێنەوە. پاش چەند ڕۆژێکی دیکە و لە پارێزگای هەڵەبجە ئامێری تایبەت بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا دادەنرێت. وەک پزیشکەکانی نەخۆشخانەکەش ئاماژیان پێدا، نیشانەکان وایان پێدەڵێن چەند ڕۆژێکی دیکە ئەو کەسانی کە توشبوون لە هەڵەبجە بە تەواوەتی چاک دەبنەوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.